کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە گەرمیان و دەربەندیخان بەرهەمی چەڵتووکی بەرەو کەمبوونەوە بردووە و بە جۆرێک پێشبینی دەکرێت بەراورد بە ساڵانی پێشوو بەرهەمی ئەم ساڵ بۆ زیاتر لە نیوە دابەزێت. ئیسماعیل یەکێکە لە جوتیارەکانی گوندی بانیخێڵانی قەزای دەربەندیخان. گوندەکەیان بەناوبانگە لە بەرهەمهێنانی چەڵتووک. 75 جوتیار لەم گوندە سەرقاڵی بەرهەمهێنانی چەڵتووکن. پێش کەمبوونەوەی ئاو و گۆڕینی ڕێڕەوی سەرچاوەی ئاوی گوندەکەیان بۆ کۆمپانیایەکی ئاوی کانزای و قەدەغەی بەکارهێنانی ئاوی ڕووباری سیروان بەرهەمیان دەگەیشتە 70 تۆن، بەڵام ئەم ساڵ پێشبینی دەکەن تەنها 40 تۆن بەرهەمیان هەبێت. لە ڕاستیە ئێمە وەکو کێشەی ڕئیسی کە هەمانە دوو مشکیلەمانەیە، ئاوەکەمان لە حەد بەدەر کەمی کردووە. وەکو کەمی کردووە ئێسش ئەوەی کە لە ڕاستیە زۆر تەئسیرە بۆ ئەم کۆمەڵە فەلاحە کە حدودی 75 بۆ 80 فەلاحە بێت ئاوی مەعمەلی بانیخێڵانە. ئەوە تقریبەن بۆ 25 ساڵ زیاد دەبێت ئەم مەعمەلە وەستاوە بەبێ ئیسیفادە. بەحەقەت ئاوەکەمان ئەوە نییە کە پشتی پێ ببەسین. ئەگەر ئەو ئاوە هاوکاریمان بکەن و بۆمان بگێڕنەوە دڵنیام کە ئەنتاژەکەمان دووقاتر بەهۆی وشکە ساڵی و بەرهەم کەمی کردو. ئێستا ئەم ڕێژەی ئەم فەلاحانی کە لێرە زەویان داچاند و کشت و کاڵی مەرەزیان کردووە 36 فەلاحە. هەڵبەتە ئەوەش تەئسیرە کاتە سەر کەمبوونەوەی بەرهەمەکە. تقریبان ئەگەر ئاوا بڕات تقریبان توانە بڵێم لە نێوان 25 بۆ 30 تا 35 تەن بەرهەم برنج لێرە ئەگەر بەرهەم بێنە هەرەوەی. ئەحمەد خاوەناشێکە لە کەلار و دەڵێت ساڵانی پێشوو لە وەرزی پێگەیشتنی چەڵتووکدا 3 تۆن چەڵتووکیان بۆ ڕۆیشتووە، بەڵام ئەم ساڵ پێشبینی دەکەن تەنها 700 کیلۆیان بۆ بچێت. وڵات زۆر کەمی کرێ، یەک بۆ بۆنەی وشکە ساڵیوە کە بارانەوە، دووشە بۆنێم چەمی سیروانەوە کە ناڵم بیکەن ئاوەکە یەکێ بۆخوا. بەڵێ ساڵانی جاری وابوو لە مانگا 3 تەن بۆ 4 تەن چەڵتووکمانە ڕیبەس چەڵتوو. ئیمساڵ 700 کیلو ئاوا بوو. پارەکە توێزێ باشتر و پێرارگە هەر زۆر باش و بەڵامی ترەوە تا وردە کەمی کردێ. ئێستا وای لێ هاتێ لە جاروایە مانگەکە 500 بۆ 600 کیلۆ چاکەکەی. 1600 تۆن بەرهەمی ساڵانەی چەڵتووکی گەرمیان و دەوروبەرێتی. بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی حکوومەت ڕێگری لە چاندنی چەڵتووک لە نزیک زەویە کشتتوکاڵەکانی ڕووباری سیروان دەکات، ئەوە وای کردووە ڕێژەی بەرهەمهێنان نزیک بێتەوە لە 0. جوتیارانیش داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بەدەم چارەسەری کێشەکەیانەوە بچێت. شاخوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.